وەختێک لەسەر سیرە و سنەتی پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وسەلام پەروەردە ئەبین ئەزانین ئەو کاتە مەسئولیەتی شەرعی خۆمان چییە. تۆ مەسئولیەتی خۆت مەگۆڕەرەوە بۆ من. مەڵێ من ڕەوتەوانێک و مامۆساکرەکارم زۆر خۆشەوە و پیاوێکی سادق و سەرڕاستە و عالم و ئەم وەسفانەی کە ئەیکەی. بڵێ دەلیلەکەی بە قووەت. بڵێ دەلیلەکەی تێگەیشتووە. بڵێ ئەو دەلیلەی ئەو قسەی ئەو کردوێتی بە دەلیلەکەی بینیومە لە مەزهەبەکەی خۆمە. بینیومە لە سیرەی سەحابەیە، بینیومە لە فڵانشتە، ئەمە لە بوخاریایە، ئەمە لە موسلیمایە، ئەمە تەفسیرەکەی ئاوا کردووە. ئاوا لێی تێبگە بۆی مەسئولیەتی خۆت هەڵگری، چونکە خوای گەورە فەرمێوە كلهم آتیه یوم القیامەة فردا. هەموویان تاک تاک گەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار. تاک تاک یعنی من لە قیامەتە کە تۆ بینم هەر ڕاکەم لێ، تۆ ڕەوتەوان چییە؟ من لە دەست دایک و باوک و کوڕ و کچ و خێزانی خۆم و برا و خوشک و لە هەمویان ڕاکەم بۆ یەکێ نەڵێ خێرێکم بدەرێ. لە دەست تۆ چۆن ڕناک؟ تۆ وا نەزانی کە بووی بە ڕەوتەوان و من ئەمیرتم ئیترە بێ هەموو شتێکم بە قسە بکەی. سەیری دەلیلە شەرعیەکان بکرد. هەرچی شتێکیش دەلیلی شەرعی لەسەر نەبوو مناقەشەی بکەڕەوە هەتا قەناعەتی پێ بکەی.